بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێ بەڕێزان پێخۆشحاڵم لە بری هاوکارم محمود کەرکووکی ئەم ئێوارەیە لەگەڵتانە بم لە بەرنامەی دوانگەی خەڵک هەڵبەتە حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە بە دیاریکراوی ڕایگەیاند کە ڕۆژی یەکشەممە واتە ئەمڕۆ 16/5 دەوامی خوێندنی ناوپۆل لە قوتابخانەکان دەست پێ دەکاتەوە کە ماوەیەکی زۆر بوو حکومەتی هەرێمی کوردستان بە پاساوی بوونی ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان و تەشە نەسەندنی لە ناو قوتابخانەکاندا خوێندنی ناوپۆلی ڕاگرت دوجا بڕیاری خوێندنی ئۆنلاین و ئەلکترۆنی ڕاگەیان کە زۆرینەی مامۆستایان و پەروەردەکاران گلەیەکی زۆریان لە خودی ئەو سیستەمە هەیە کە بە شێوەیەک لە شێوەکان نەیتوانیوە ئەو ئەدایی کە پێویستە بە قوتابی بگات لە پرۆسەی خوێندندا نەگەیشتۆ بە قوتابیەکان کۆمەڵێک هۆکار هەیە بە تایبەت لە ناوچەقی ناوشارە تا حدێک ئەویش بە ڕێژەوەک و بەشێک لە مامۆستانی ناو قوتابخانەکان باسی دەکەن بە ڕێژەی لە 20 بۆ 25 توانراوە تەواجودی قوتابیە بێواتە لە 75 بۆ 80 قوتابی نەچۆتە ناو سیستمە ئەلکترۆنیەکەوە لە ناو قەزا و ناحیەکاندا لە 90 هەر بەکار نێنراوە قوتابیان نەچوونەتە ناو سیستمەکەەوە لەبەرەوە گرفتی زۆر هەیە ئەم سیستمە بۆیە حکومەت ئەمڕۆ بڕیاری داوە کە خوێندنی ناوپۆل دەست پێ بکاتەوە بەڵام گلەیەکە لەوەیە لەلایەن مامۆستایان و پەروەردەکارانەوەی کە کاتەکە درەنگایە ناتوانرێت بە مانگێک بە 3 ڕۆژ داوامکردن ئەوە بخوێنرێت کە شتێ بگات بە قوتابی هەڵبەتە ئێمە ڕاو سەرنجی ئێوەی بینەران وەرەگرین بابزانین ڕاو سەرنجی ئێوە چیەوە بە لایڤیش لە ڕێگەی سوشال میدیای پێیامەوە لەگەڵتانە بین دەتوانن کۆمنتی خۆتان لەو بارە و بنووسین و ئێمەش لەسەر شاشە بۆتان بڵاوکەینەوە و دەشی خوێنینەوە دەشمانوێت بە لۆژیکانە قسە و باسێ بکەین لەوەی کە ئەوانەی پەیوەندیمان پێوە دەکەن با بزانین حکومەتی هەرێمی کوردستان بۆچی بڕیاری ڕاگررتنی خوێندنیدا و بۆچی لەم تەوقیتەیە کرد خوێندنی ناوپۆلی کردەوە و دەشمانەوێت بزانین ئایا ئەوانەی کە پەیوەندی دەکەن مناڵیان هەیە تا چەند لە ماوەی ئەم 1-2 ساڵێک کە ڤایرۆسی کۆڕۆنا هەیە و چەند بڕیارێکی کردنەوەی قوتابخانە و داخستنی قوتابخانەکان بە بیان و پاساوی ڤایرۆسی کۆڕۆناوە تا چەند قوتابیەکانیان مناڵەکانیان لە ڕووی فێربوونەوە لەو سیستمە ئەلکترۆنی کە حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە ڕایگەاندبوو سوودیان بینیوە و زیانەکانی چی بووە دەمانەوێت ڕاوسەرنجی ئێوەی بینەر لەو بارەوە بزانین چەند کۆمنتێکمان بۆ هاتووە تا پەیوەندیمان دەبێت ئازاد عەلی دەڵێت تەنیا کات بەڕێکردنە چونکە ماوەکەی زۆر کەمە خودی ئەو ماوەیە بێگومان ئەوانەی کە مامۆستان زۆرتر بە دیاریکراوی دەتوانن لە ڕووی ئەو کاتەوە بزانن خۆی خودی لە هەفتەیەکە 3 ڕۆژ کەمە ئەمە 1-2 30 بۆ 40 خولەک لە ناوپۆل ئامێنێتەوە قوتابیە لە ماوەی 3 ڕۆژیشدا دەبێت هەموو وانەکان بخوێنرێت واتە هەر وانەیەک لەوەیە لە هەفتەکەیە 1 ڕۆژ واتە 40 خولەک ئەو وانەیە بخوێنرێت تا هەفتەیەکی تر بۆی هەیە نەتوانێت دەرسە بخوێنرێتەوە ئەمە کاتێکی زۆر کەمە بۆ ماوەی کە دیاریکراوە خودی فێربوونیش کۆمەڵێک وانە هەیە زۆر قورسە ناتوانرێت زۆر بابەت بڕۆ بە تایبەت بابەتە عیلمیەکان ناتوانرێت ئەگەر خوێن کار تێنەگەێنرێت ناتوانانی ئەو بابەتە نێکسکەی بۆ بابەتێکی تر و بۆی بگەیت بە زۆرترین بابەت ئەگەر قوتابیەکە تێنەگات کەواتە هیچ نەکراوە لەبەرەوە بێگومان ئەو کۆمنتە لە جێی خۆیدایە کاتەکە زۆر کەمە یاخود دەبێت درێژ بکرێتەوە یاخود شتێکی وە ناخوێنرێت شیلان جەلال دەڵێت حکومەت دەیەوێت بەس کار بەڕێ بکات ئەگینا خوێندن وا نابێت خۆی جۆرێک لە پاساوی ڤایرۆسی کۆڕۆنا بۆ بڵاو نەبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا پاساوێکی باش بوو درایە حکومەت بەڵام حکومەت دەیتوانی بەدیل بدۆزێتەوە لەوەی کە خۆی ئەو 3 ڕۆژەی کە ڕاگەێنرا زۆرێک لە مامۆستایان لەگەڵەوە نەبوون و
تەنانەت یەکێتی مامۆسایانیش بەشێکیان لەگەڵەوە نەبوون کە خوێندن بوەستێنێت بە پاسایی بوونی ڤایرۆسی کۆڕۆنا و بڵاو بوونەوەی لە ناو پۆلەکاندا لەوەی کە ئەگەر هەر پۆلێک چەند خوێنکارێک واتە ئەگەر پۆلێک لە ئەسڵدا بەبێ ڤایرۆسی کۆڕۆنا 18 خوێنکار بن بکرێتە 9 خوێنکار بەربڵاویە کە بێت و لە ناو ساحەی قوتابخانەکانژە نێڵێت تێکەڵاوێکە بێ بێگومان ڤایرۆسیش بڵاو نابوو لەگەڵ خۆپارێزیەکانیش بێگومان خۆپارێزیش لەلایەن قوتابیەکانەوە بێگومان گرنگێکی تەواوی پێدرێ ینی ئەتوانرات کە خوێندن بەردەوامی پێ بدرێ بەڵام بەشێک لە مامۆستایان لە یادمان بێ لە کاتی ڕاگەاندنی ئەوەی کە خوێندن لە ناو قوتابخانەکان داوەستێنرا وتیان تەنها هۆکارەوەی کە حکومەت بە پاساوی ئەوەی ناتوانێت موچەی تەواوەتی بەبێ لێبڕین بدا بە مامۆسایان بۆیە ئەو بڕیارەی داوە کە خوێندن بوەستێنێت. بەڵێ کەریم مەحموود دەڵێت کێ گرنگی بە داهاتووی منداڵی ئەم وڵاتە ئەدات تا خوێندن بەلایەوە گرنگ بێت. من گەر هاوکارانی کۆنتڕۆڵ گوێم لە هیچ نییە. بەڵێ دەریاخانمان لەگەڵە لە چەمچەماڵەوە. زۆر سپاس خاتوو دەریا. وڵامیش پەیوەندێکم بە بەرنامەکەونێ بەڵام تەنیا داوا دەکەم لە کەناڵەکەیەوە تەوەرێک بکەنەوە بە تایبەت بۆ ئەوانەی کە لە زیندانەکانن کە بە تایبەتی تەمەنا ئاکەم تەوەرێک بکەنەوە ئەو زیندانیانە. وەڵا خاتوو دەریا من تێ نەگەیشتم ئەگەر دووبارەی بکەیتەوە سواس دەکەم چووکەی بڕێت ئەم تەمەنا ئاکەم کە تەوەرێک دامەزێنم بۆ ئەو زیندانیانەی کە پەیوەندی بکەم بە بەرنامەکەی ئێوە. بەڵە لەسەر زیندانیانی ئەم زیندانیانی چاکسازی گەوران و سلێمانی. بەڵێ تەمەنا ئاکەم تەوەرێک لەسەر ئەو بەرنامەدا بنێت کە چاکسازەکان پەیوەندی بکەن بە بەرنامەکەیەوە هەموو دەردەکانن لە ڕێگای کەناڵەکەیەوە دەربڕن تەمەنا ئاکەم ئافاتێکش بدەن. بەسەرچاو من لای خۆم تۆمارێکی کەم و ئەگەێنمە دەستی بەڕێوەبەرایەتی بەرنامەکان بێگومان چەند جارێک ئێمە لەسەر چاکسازی گەوران و ئەو خزمە گوزاریانەی لە ناو زیندانەکاندا هەیە یاخود ئەو مافانی کە پێویستە پێیان بدرێت بەرنامەمان لەسەر کردو بێگومان ئەم داواکاری بەڕێزیشت دەگەیەنین. بەڵێ کەریم مەحموود دەڵێ کێ گرنگی بە داهاتووی منداڵی ئەم وڵاتە ئەدات تا خوێندن بەلایەوە گرنگ بێت. بەداخەوە خۆی سیستمی پەروەردە لە هەر وڵاتێکدا پێوانەی بەرەو پێشچوونی کۆمەڵگەکە دەگەێنێت کە بەداخەوە لە هەرێمی کوردستان نەتوانراوە سیستمی پەروەردە گرنگی تەواوەتی پێ بدات کە من دەنگ ناگاتە لام ببورن جەماعەتی دەنگ من زۆر باشە ئێستا. بەڵێ ئێستا زۆر باش. باش دەستان خۆش بێت. کەتان حەمەد دەڵێت نەخێر چۆن پۆلی یەکەمی سەرەتایی بۆ ماوەی مانگێک فێری پیتەکان دەبن بەڕای من خوێندن ڕابگیرێت هەژمار نەکرێت. خۆ یەکێک لەو گرفتانەی مامۆسایانی ینی خوێندنی سەرەتایی واتە بنەڕەتی ئەو گرفتیان هەیە بێگومان ئەو قوتابیانەی یەکی بنەڕەتی کە تازە دەچنە قوتابخانە فێربوونی پیتەکانە مە زۆر گرنگە. بەداخۆ لە مایم 2 ساڵەیە ئەوانەی چوونەتە پۆلی دووی بنەڕەتیش ئەو گرفتیان هەیە ینی نەتوانراوە ساڵی پار حروفەکان واتە پیتەکانیان فێر بکرێ بۆ ئەم ساڵ کە لە دووشن ئەبێ مامۆستای پۆلی دووی بنەڕەتی دانیشێتەوە ئەو پیتانەی کە فێر نەبووە ئەوە هیچ ئەوانەی ساڵی ڕابردووشی ئەوەی تەواو نەبووە فێریکە ئەوەی کە تەواویشی کردووە لە بیری چۆتەوە
یعنی ئەمە گرفتێکی زۆرە کە زۆرێک لە مامۆسایانی بنەڕەتی پێوەی ئەناڵێنن بێگومان لە ماوەی مانگێکیشە ناتوانرێت بێگومان کە ئەو حروفانە فێری ئەو مناڵانە بکرێت کە تازە هاتوون بۆ قوتابخانە. محەممەد واندی دەڵێت کامە خوێندنە باوەڕ کە هیچ سوودی نییە چونکە کات کوشتنە هیچی تر. هەروەها دایکی کانی دەڵێ مامۆستا هەبووە ئەمڕۆ دە لاپەڕە بیرکاری داوە بەسەر قوتابیدا و توێتی بە ئەلکترۆنیش سەعی بکەن ئاخر گەر ئەلکترۆنی سەرکەوتوو بووە دەرگای مەکتەب هەر نەدەکرایەوە. خۆی بەشێک لەو گرفتانەش کە تووشی خانەوادەی قوتابیان دەبێت ئەوەیە کە مامۆستا ئەو کاتە کورتەی کە بۆی دیاریکراوە لەلایەن وەزارەتی پەروەردەوە دەبێت ئەو مدەیە بەشێک لە مەنهەجەکە واتە ئەو بابەتانی کە دەبێت بخوێنرێت بۆیان دیاری دەکرێت بە زۆر دەیدا بەسەر قوتابیەکاندا واتە دابەشێکە بەسەر ئەو چەند ڕۆژەیە وەکو ئەو خاتونە نووسیوێتی کە دە لاپەڕی دراوە بە سەر نەوەکەیدا. ئەمە خۆی گرفتت بە تایبەت بابەتی بیرکاری ینی بابەتی بیرکاری ناتوانانی وەکو مێژ و جوغرافیش نیە تاوەکو لە ماڵەوە بخوێنرێتەوە و سەعیتیا بکرێوانەوە بابەتی بیرکاری ئەبێ مامۆستا بۆی شەرحکە هاوکێشەکانی بۆ حەل بکرێ بەداخەوە ینی مامۆستاش کەوتۆتە دۆخێکەوە ناچارە لە پێناو تەواوکردنی مەنهەجەکەی و بۆی پۆلەکەی دوانەکەوێت ناچارە بە جۆرێک لە جۆرەکان ئەو هەنگاوانە هەڵبکرێت. هەڵبەتە پێویستیشە ینی ئەوەشمان لە یاد نەچێ ئەمە حکومەتە و بڕیاری داوە پێویستە پەروەردەکاران مامۆستایان ینی دۆخی قوتابیش بخوێنەوە دۆخی کەسوکاری قوتابیەکە بخوێنەوە لەوەیە کەسوکاری ئەو قوتابیانە بەشێکیان هەر خوێنەواریان نەبێ ئەسڵەن لەوەی نەتوانن هاوکێشەیەکی بیرکاری حەل بکەن. بەڵێ پۆڵا لە هەولێرەوە سڵاو کاک پۆڵاکیان زۆر سپاس. دەستپێکردنەوەی ئێستا من ناوی دەبەم بە دەستپێکردنەوەیەکی خێرا بۆ کۆتاییهێنانێکی ناتەندروست تەنها بۆ ئەوەیە پرۆسەی ئەم ساڵ کۆتایی پێ بهێنرێت ئەگەر نا لە ماوەی ئەو 4 هەفتەیە هێنکاری قوتابی بێشی ئەو تۆ ناچینن لە ڕووی پرۆگرامەکانەوە لە هەموو بابەتەکان. باشە کاک پۆڵا پێشنیازی چیەکەی بۆ وەزارەتی پەروەردە بۆ ئەوەی کە بێگومان زۆرێک نەک زۆرێک هەموو کەسوکاری خوێنکار ئەو گلەیان هەیە کە لە ماوەی مانگێکە ڕۆڵەکانیان فێر نابن قوتابیەکانیان فێر نابن. بەڕای بەڕێزت وەزارەتی پەروەردە چه هەنگاوێک هەڵبگرێت؟ کاتەکە درەنگە لەبەر هاتنی وەرزی هاوین برای بەڕێز بەڵام دەکرێت پێداچوونەوەیەکی ورد و تەندروست و ڕێک بکرێت دەبوایە پار ساڵ سوودمانەوە وەربگرتایە ئایا لە خوێندنگاکان لە قوتابخانەکان ڕێژەی پیشبوان بە کۆڕۆنە چەندە ئەوەیان لێمان شاردەوە چونکە ڕێزەکە یەکدار یەکساتەم بوو بەڵام کردنەوەی بازگەکان و تێکەڵاوکردنی بە بابەتی سیاسی نەبوونی موچە کە لێکداریەکی وای دروست کرد سیستەمی پەروەردە بداتە جێی پرسیارەوە یعنی مەداری پرسیارکردنە بۆ کە ئێستا لەو 4 هەفتەیە من لە گفتوگۆ بووم لەگەڵ مامۆستایەکی بەڕێزی زمانی عەرەبی وا ئاماژەیان بۆ هاتووە دەڵێ لە ماوەی یەک وانە خولەک یەک وانە دەبێ بابەتێکی زمانی عەرەبی بۆ نمونە مەفعول مطلق مەفعول هیچ تەواوکەی ئایا خوێندکارێک کە لە ماوەی ڕابردوو فعل و فاعل و ئەو شتانەی نەزانیوە ئێستا بە 35 خولەک دەتوانێت ئەم بابەتە تێ بدەن نەخێ زیاتر سەری لێ دەچێنێ بۆ فێڵکردنەکەی لە خۆکردن و لە خوێندکاران پرۆسەی ئۆنلاین بوو چونکە دراسەیەکی ورنەکرا لە بچووکترین گوندەوە شار و کارۆستە و شارە گەورەکان بانکی کەسوکاری خوێندکاران بکرێت سەرپرستکارانی پەروەردە گشتەیەک لە وەزارەتدا نەندرا ئایا ڕاستی درستی تێگەیشتنەکان گەیشتووەتە چ ئاستێک خاڵێکی تریان ئێستا لە ڕووی پێداویستی و نزیکبوونەوە لە وەرزی هاوین ئایا چەند خوێندنگا و قوتابخانە ئامێری سازکەرەوەی تێدایە من بە دوواداچوونم کردووە نیوەی پۆلەکان تێدانیە ئایا سەرلێسێواییەک لە ڕووی دەرونیەوە خاڵێکی کرد
ئەو دابڕانەی قسەی لە ڕابردوو برای بڕێزم پەیوەندی قۆناغی بنەڕەتی تا ئامادەیی لە نێوان خوێندکار و مامۆستا پەیوەندیەکی دەرونیە مامەڵەیەکی دەرونیە تێگەیشتنە لێک نزیکبوونەوەی ئەنجا بابەتە زانستەکە دابڕان دروستە ئێستا سەرلێشەوای دروستە کەواتە دەتوانین بڵێن زێر لە لای زێڕیگەر بە قەدرە زێر لە لای زێڕیگر بە قەدرە زانست و علم و معرفەت لە لای ئەوانن کە بەهای دەزانن بەداخەوە ئێمە بێڕێزی ناکەین بەڵام دەست دەخەینە تەدبیرەکان ئایا سادیستەکانتان لە ماوەی دوو ساڵی ڕاهاتنی کۆڕۆنا لە وەزارەتی پەروەردە ئایا ڕاوێستکارەکانتان هەر هەمان ڕاوێستکارین سەرپەرستیارەکانی پەروەردەی لە هەموو تایبەتمەندیەکانی زمانەوانی و بیرکاری و هەتا بابەتە زانستیەکان و ئەدەبیەکان هەر ئەمان کاران نین تا پێداچینەوەکان وا ڕێسەی تەواو و ئایا ئەم کاریگەریانە ئێستا بە تایبەتی تۆری دە و یازدە ساڵی داهاتوو ناکار دەبن پرسیاری زۆر زۆر ئاسان بۆ خۆی گواز بدێنن ئەمەش دەبێتە هۆی دابەزاندنی ئاسی خوێندکاران و قسادی بۆ چێ دەچن بۆ زانکۆکار بۆ زانکۆکار کوێمان بۆ پەروەردە دەکەن دەچون خەڵکێکی لە خوێندەوار بەداخەوە خەڵکێکی لە خوێندەوار دەگەتن چونکە لە هەموو بابەتەکان چونکە بۆی پرۆسەی پەروەردە و پێبچین کۆمەڵێک ئەڵقا زنجیرەی بەیەکەوە بەستراون یەکی بنەڕەتیەوە دەست پێ دەکات تا قۆناغی کێشایی زانکۆکار وا تێچینەوەکان بۆی دەبایە نەی تایبەتی فوتبۆڵ هەبێ لەگەڵ وەزارەتی تەندروستی هام ئاهەنگن هەموو کاتێک پێداچینەوەکەن نەک بەهای سیاسی پاساوی سیاسی تێنە ناو خوێندنگا و قوتابخانەکان نەبوونی مولدا و بەڕێنی دروستکەدار و مامۆستا وایە و مامۆستا پیرۆزی مامۆستا لەکوێیە دەستێ لە کەسی حزبی نەبێت بدە لە کەسێکی کوێ لەسەر ڕادەکەن حزبیەکان ڕاوێستکارن ئەوانە دوادار و ئاراستەکەی بەرەو بەرزەوەندەی حزبایەتی دەسەڵاتە و ئەگەر خاوەن سیاسەتێکی معرفی زانستی بای لا ساڵی ڕابردوو ئەمانە حاڵە دەبوو و هەموو زۆربەر کێشەکاراییەکان کێشەکاری خاڵ کێشەی سەربازی ئەمنی کۆمەڵایەتی لە بواری ناگەڕی هەموو کەسانی دکتۆر لە فەرۆکە لە وڵاتان دیاری دەکەن لە ڕێگای زانکۆکان ڕێگای دیاریکردنی سەنتەری هزری فکری توێژنەوە بوونیان هەیە لە کوردستان نەکرد زۆربەی بڕیارەکان بە سوەزاوی دەگرێت کەسێک بە میزاجی دەیدا کەواتە ئێمە بادی دەدەین وەنەوەکانشمان بادی دەدەن بەداخەوە پرۆسەکە لە سەرەتاوە تا مەسایەکەی ناتەندروست سەرمێشاندی دووبارە دەستخۆشی لێ دەکەم هەر کەسۆتو بیدەین دەستخۆش کاکە پۆڵا زۆر زۆر سپاس وتەکانت لە جێی خۆیان بەداخەوە کە نەتوانراوە سیستمی پەروەردە بکرێتە سیستمێکی واتۆکمە کە لە هەر بار و دۆخێکدا کە پێشاتێک یێتە پێشەوە پێشاتەکە طبیعی بێ یاخۆت نەخوازراو بێت بتوانرێت چارەسەری بۆ بدۆزرێتەوە یعنی یەکێک لەو گرفتانە ئەگەر خوێندن درێژە بکێشێت بۆەوەی کە پرۆسەکە بە کاملی تاوا بکرێت ئێستا گرفتێکی تر تووشی وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستانە بێتەوە تا ئەستا نەتوانرەوە تەنانەت ئەوترێت ئەو قوتابخانانەی تازەش دروستەکرێ ینی بیر لەوە نەکراوەتەوە قوتابخانە تازە ئەیتر ئەمانی کە بنیان دەنرێ بیر لەوە بکرێتەوە سیستمی هەوایی چ گەرمی چ ساردی بە سیستمێکی جیهانی دروست بکرێ بەداخەوە تا ئێستا ینی بیر لەمە نەکراوەتەوە ینی هەرە بێ زۆپاکە کە نەوتیش بە شێوێک لە شێوەکان نادرێت تەنانەت بەشێک لە قوتابخانەکان دەوترێت خێرخوازان نەوتی دابین کردووە و زۆپا نەبووە یان زۆپاکان زۆرینەیان غازەکەن قوتابیان هەڵی ناکەن لە سەرماکەیە دانیشتنەوەوانە لەبەرەوە بەداخەوە ینی ئەم پەیامەمان بۆ وەزارەتی پەروەردەیە ئەوەی ڕۆشت ڕۆیوە ئەمانی کە لە دروستکردن نابن تەندەرینی بۆ دەرەچێ با بیر لەوە بکرێتەوە سیستمی ساردی و گەرمی لە ناو قوتابخانەکانە جێبەجێ بکرێت چونکە بەداخەوە ئەگەر ئاگادار بن لە وەرزی سەرمایە سەردانێکی قوتابخانەکان کە بزانن لە چ دۆخێکە ئەو قوتابخانە تایبەتمەندانە ناڵم کە هەموو سیستمێکی بۆ دابین کراوە بەڵێ بەشێک لە کۆمنتەکانە خوێنمەوە بەخشندە مەحموود دەڵێ خوێندن سەرکەوتوو نابێت هەمووی کات بەسەربردنە هەروەها
شیلان مستەفا دەڵێ بۆ لە ماوەی 2 مانگ مناڵ بە دەرسی تایبەت لە پەیمانگا و ماوەسای تایبەت فێر دەبێت بۆ فێری زمانیش دەبێت 12 ساڵ فێر نابێ دەبێت 12 ساڵ فێر نابێ ئەمانە پرسن تا ڕادەیەک باشە مامۆستاکان خۆیان گروپیان داناوە ئەوە شەر باشە بەڵام ئەمە تەنها ڕسوای حکومەتە و دەڕاک بە خوێندن و خوێنکارەوە بەڵێ پێویستە ینی حکومەت هێرێمی کوردستان ئەگەر ئەم خوێندنەی بۆ کردوێتەوە تەنها بە ڕێژێک لە ڕێژەکان چەندوانەیەک خوێنرێ ئەمە خۆی گرفتەکە بەمە چارەسەر ناکرێت پێویستە ئەو خوێندنی کە ئەخوێنرێت خوێنکار فێر بکات ئەگەر بەس بۆ بێت چەندوانەیەک لە مەنهەجەکە بڕوە و بوترێت وەرزێک تەواو کراوە ئەمە دادی فێربوونی خوێنکار نادات پێویستە بیر لەوە بکرێتەوە ئەم نەوەیە ئەم جیلە کاتێک پۆلێک ئەبڕێت ئەچێتە پۆلێکی تر چی پێیە ینی ناکرێتەوە قوتابیەک مەرحەلەیە گەبڕێ پۆلێک گەبڕێ بەڵام هیچی پۆلەکەی تر فێر نەبووە تۆ دێی بابەتی قورسر بابەتی زیاتر لە ساڵێکی ترا پێدەی ینی گرفتەکە لەگەڵ ڕوا هەتاوەکو مەرحەلەکانی تریش بەسەر یاڕوە ئەمە ئیشێکی تر نییە تا بڵێ بەڕێکەی ئەبێت خوێندن و فێربوون پەروەردە سیستمێکە ئەبێ بە پلەبەندی بێ هەر بۆیە ینی مەراحل دانراوە پێویستە و مەرحەلانە بە کاملی بخوێنرێت بۆیە زۆر پێویستە ئەوە ڕەچاو بکرێ ئەگەر وەزارەتی پەروەردە ڕەچاوی بکات نەزیر قادر ئەڵێ ئیشیان بە مامۆستا نەما ئەسمە دەڵێ تازە ئەم ساڵیش فت ینی ئەمە ڕای بەشێک لە هاونیشتیمانیانە کە ینی تێبینی و سەرنجیان بۆ کردنەوەی خوێندن لە ئەم کاتەیە لەم تەوقیتەیە کە ئیجابی نیە سلبیە بەوەی کە ناتوانرێت بە 4 هەفتە بە خوێندنێکی 3 ڕۆژە نەوەکانیان قوتابیەکانیان فێر بکرێت بەدەر لەو کۆمەڵە گیر و گرفتە کە ئێستا بەداخەو بۆی تێکچوونی باری ژینگەوە ئێستا خودی گەرما هاتووە تۆ خوێنکارێک مانگی داوامی پێەکەی سیستمی سارکەرەوەت نییە وە کارەبا بە شوێکی گشتی زۆرە قوتابخانەکان نین لەبەرەوە ئەمەش خۆی بەشێکی ترە لە گرفتەکان سامان سعدی ئەڵێ میلەتی ئێمە بەس گرنگی بە پارادا خوێندنی بەلاوە گرنگ نییە دەشتی سۆران دەڵێ نابێ ئەم شێوازی وانە خوێندە قبول بکرێت چووکە تەنە بەناو خوێندنە خۆی حکومەتی هەرێمی کوردستان زۆرێک لە ئەوانی کە لە مەجای بواری پەروەردە ئیشیان کردو زۆرێک دانیشتنیان لەگەڵا کردوون و بەشێک لەو پەروەردەکارانە کە قسەمان لەگەڵا کردوون ئەڵێن ئێمە ئەم ڕاوسەرنج و تێبینیانەمان هەر لە سەرەتای کۆڕۆنایە داوە بە حکومەتی هەرێم و وەزارەتی پەروەردە بەس گوێت لێ ناگرن پیانەڵێن کاکە خوێندن ئەگەر 3 ڕۆژ پۆلە بکەینە 2 بەشەوە 3 ڕۆژەم پۆلە 9 کەسە بێتەوە 3 ڕۆژەکەی تر 9 کەسەکەی تر ئەگەر پۆلێک 18 قوتابی بێ ئەوە هەم کۆڕۆنا تەشەنە ناکە هەم خوێندنەکەش لە ناو پۆل سوودیە بێت و ئەشتوانرێ مەنهەج تەواو بکرێت بەڵام دیارە حکومەت هێرمی کوردستان گوێی بەم ڕاوسەرنجە نەداوە وەکو پەروەردەکاران ئەڵێن ئەو بوو چەند جارێک خوێندنی وەستان فلەبەرەوە پێویستە حکومەت هێرێم وەزارەتی پەروەردە گرنگیەکی باش بەو بابەتە بدات بۆی کە خوێندن بکاتە بنەمای جیلی داهاتووی ئەمنەتەوە ناکرێت تۆ جیلێک بەڕێ بکەیت بەم شێوازی کارکردنە بەبێ پلان وەکو یەکێک لە پەیوەندیەکانیش ینی ئەوەی باس کردوە لە کۆمنتیش ئەوایە ئەم تێگەیشتنە لەوەی ئەم سەرنجدانە لە حکومەت کە خەڵکی بۆی دروست بووە خوێندن ینی گرنگێکی ئەو تۆی نیە لای حکومەت هێرمی کوردستان ئەبووە ئەم سەرنجە دروست نەبووە ئەبووە پلانی بەهێزتر پلانی باشتر تۆکمەتر ڕاوێژکارەکانیان
هەوڵیان بدایە بە سوودبینین لە وڵاتانی دراوسێ لە وڵاتانی تر کە زۆرتر کۆڕۆناتیا بڵاو بۆتەوە شێوازی خوێندنیان چۆن بووە ئەو سیستمە بگیرایەتە بەر ینی سواسی خواشێ ینی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان بەچاو لە وڵاتانی پێشکەوتوش سواز بۆ خوا تەشەنەسەنەکەی بەو ڕێژەیە نەبوو کە ئەوە نەجێگەی مەترسی بێ هەڵبەتە ئەوەش جێگەی دەستخۆشی کارمەندانی تەندروستیە لێرە سواسیان بکەین هەروەها خەڵکیش بە جۆرێک لە جۆرەکان پابەندبوونێکی باشیان هەبووەلەوە ئەتوانرا ئەو ماوەی کە قوتابی نێردرایە و ماڵەوە لە ناو قوتابخانەکاندا بەڵام بەڕێکاری تەندروستی بمانایەنەوە خۆ خوێندن درێژیان پێ بدایە ئەتوانرا خوێندن بەم دەردە نەچووە کە ئێستا هەیە زۆر باش بەڵە بەڕێزان ئەمەوێت بەر لە کۆتایی هەروەها دارا عەباسی ژەڵە من پێم وایە سەرکەوتووە بێت بەڵام خەڵک گرنگی پێ بدات ئەمە کۆمنتێکی جیاوازە لە چاو کۆمنتەکانی تر خودی کردنەوەی قوتابخانە باشە و پێشتریش بکرایەتەوە باش بوو وەکو کاک داراڵێ بەڵام گرفتەکە لەوە نییە کە قوتابخانەکە کراوەتە و سوودی نییە خۆی باشە کردنەوەی قوتابخانە و گەڕانەوەی قوتابیەکان بۆ ناوەڵ بەس گرنگیەکە گرفتەکە لەوەیەدایە کە کاتەکە کەمە خۆی بەو تەوقیتەکەمە ناتوانرێت قوتابی فێر بکرێت تۆ خۆ ناکرێت قوتابیەکی یەکی بنەڕەتی ئەیێنیتەوە ناوپۆل لە ڕۆژێکە چەند پیتی پێدەی وا سێ پیتت پێدا لەبەرەوە ناکرێت تۆ لەو ماوەکەمە ئەو منهەجە زۆرەی پێ بدەی و تەحملیشی نەکاوە لێشی فێر نەبێت ئەمە خۆی گرفتەکە لەمەیە ئەتوانرا چەند مانگێک لەمەوە پێش و 2 مانگ بێ بێگومان گرنگیەکەی باشترە بوو بەڵە بەڕێزان هاوکارانم پێم ڕاگەن کە هەڵێکی تەکنیکی سەوتی دەنگیمان هەیە کە ناتوانین پەیوەندیەکان وەربگرین بە داوای لێبوردنەوە بەرنامەکە لێرەدا بە کۆتا ئاگەێنین خەڵکێکی زۆر پەیوەندیەکە بەڵام لەبەرەو هەڵە ئەو گرفتە ببورن بۆی ئەو گرفتەوە کە دروست بووە ناتوانرێ پەیوەندیەکان بەڵێ پەیوەندیەکان تەحویل نابێ بۆ ناو بەرنامە ڕاستەوخۆکە بە داوای لێبوردنەوە لێرەدا بۆم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی دوانگەی خەڵک بەو هیوایی کە هەرێمی کوردستان بگاتە ئەو ئاستەی کە شێوازی هەموو پرۆسێک لە هەرێمی کوردستان پرۆسی ینی کەرتی تەندروستی کەرتی پەروەردە بەرەو پێشچێت و بە جۆرێک لە جۆرەکان لەسەر سیستمێکی نێودەوڵەتی بڕواتە پێشەوە بەخوای گەورەتان نەسپێرم کاتێکی خۆش.